ئەگەر گوێ نەبووە ئینسان هەر بیریشی لێ ناکردەوە. ئێمە گوێمان هەیە کە گوێمان گرانە بێت لە تەمەنی 260 ساڵیە ئەنجا چین سەماعەدانین و گوێمانی پێ بە قووەتەکەین. بەڵام لە گەنجیا چیمان پێ کردووە، لە مناڵیا چیمان پێ کردووە، دەچیا بەکارمان هێناوە. وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا. خوای گەورە فەرمێ ئەگەر قورئان خوێنرا ئاوا لای مەبن، دووری مەخەنەوە، قسە مەکەن. فاستمعوا له، ئاوا گوێ بگرن، سەمع، وأنصتوا أي السكون والسكينة، گوێ بگرن و ئارام بن و بێدەنگ بن و لەسەر خۆ بن. ئاوا تی بگەن بزان باسی چیتان بۆکە. ئەو پەیامە بۆیەوە هاتووە. ئەو پەیامەش لە ڕێی گوێوە چێتە ناوە، لە ڕێی گوێوە ئینسان تێیەگا. بۆیە گوێ زۆر گرنگە خۆشەویستەکەم. ئەگەر گوێت نەبوو گۆشت نابێ. ئینسان ئەگەر هیچی نەبیست، هیچیش نازانێ، لاڵی شەبێ لەگەڵیا، لەبەرەوە تەنها ئەوە نیە ئەندامێ لە دەست بیت، دوو ئەندام لە دەسەیت. بۆیە خۆشەویستەکانم گرنگە واللهی ئەوەی کە بۆم باسکردن لە گوێگرتن واللهی هیچ نەبوو. باوەڕم پێ بکەن کاتی ئینسان لێی ئەقەومێ، یەک ئێسکی ئەترازێ، یەک پەردەی گوێی ئەدڕێ، توانای بیستن لە دەسەیات، گوێی کزە بێ، گوێی گرانە بێ، ئەنجا ئەزانێت چ نیعمەتێکی پێبەخشرا بوو. ئەنجا ئەزانێت ئەوەی کە لە دەرەوە ئاپیایی پرتان بینیوە کە تۆزێک گوێی گرانە بێ، گوێشی لێتی پێشیری گوێی هەبوو ئەزانێ قسەشکا هەڵێ ها و باسی چیەکەن ها چۆنە ئەبێ دایمەک دەنگ بەرزکەیتەوە، خۆشی بەدەنگی بەرز قسا کاچکۆ ئەزانێ کەس گوێی لێ نییە. بۆیە بەڕێزەکانم ئەم نیعمەتە نیعمەتێکی گەورەیە، نیعمەتێکە خوای گەورە بەخشیوێتی بە ئینسان کە بتوانێت گوێی هەبێ، بتوانێت گوێ بگرێ.